و ئێستاش پێشبینیەوە کەم یەک ڕۆژ تا یەک هەفتە نرخی دۆلار لە خوار 150 جێگیر ببێ بە چاوەڕانکن تا 146 و 47 ببینێت. پێم وایە ئەو کەسانەی کە ئیلتیزاماتی دۆلاریان لەسرە بێتە خوار 150 بیکردنەوە باشەوانی ئیلتیزاماتیان لەسرە. بۆ نمونە تۆ بەڕێزت قیسی دۆلارت لەسرە. نزیکەی ساڵێکە دۆلار بەرامبەر دیناری عێراقی 149,000 نەبینیەوە، بەڵام بەیانی ئەمڕۆ نرخی هەر 100 دۆلارێک دابەزی بۆ 149,000 و نزیکی 800 دینار. بەڵام لێسادا نرخی جای دیکە بەرز بۆتەوە. نەسمە لای دکتۆر جەبار گۆران وتەبێژی بازاڕی دراو لە شاری سلێمانی سڵاوە لێبێ کاکسکۆر ساڵێکە بێت دۆلار 149,000 نەبینی. هۆکارەکەی چی بۆ ئەمڕۆ دابەزی و جای دیکە بەرز بۆ؟ خۆی ڕاستی هۆکاری بەرزبوونەوەکەی ئەتوانین بڵین هۆکارێکی زۆر نامانتێقی بوو بەداخەوە کە لەو پێش پرۆپاگاندەیەکی زۆر لە دەستگاکانی ئەعلام ڕێزمێ بۆم دەستگای بەڕێسان و دەستگا بڵێن پرۆفشناڵ و ڕەسەنەکان بەداخەوە عامیلێکی خێر نەبوون. تەرویجان بە کۆمەڵێ بابەدا کە گوایە بانکی مرکزی دەستکاری سعری سەرفەکە دۆخی ئابووری عێراق خراپە، ڕەنگە سزا بسەپێنرێ نازانم بەسەر هەندێک بانکی ترا، بەڵام ڕێگە ئێمە پێچاوانەکەمان بینی. هەرو کاتەش لە دووسێ مانگی ڕابردووە بە بەردەوامی ئێمە قسەمان لەسەر بابەتە کردووە تەوسەی زۆریشماندا بە خەڵک کە ئەم بەرزبوونەوەیەکی ناسروشتێ و دۆلاری ژەبێ دابەزین بەخۆی ببینە. خۆشبەختانە دوای سەردانەکەی عەلی زەیدی بۆ ئەمریکا کۆمەڵێک کۆنتراکت لە نێوان بڵێن ئەمریکا و عێراقا دروست بووە کە کۆتاجار ئەمە کاریگەری زۆر ئیجابی لەسەر دۆخی ئابووری عێراق دروستەکە بە تایبەتی سێکتەری نەوت، ینی ئیسtisمارات لەم بوارانە خۆی بۆ خۆی کاریگەری و هێنانی کۆمەڵێ کۆمپانیای زەبەلاحی ئەمریکی بە تایبەتی لە سێکتەری نەوتە و دایڤێرسیفای تەنەویحکردن لە هەناردەکردنی نەوتی عێراق کە ئێستا گەروی عەقەبەش لە داهاتوودا ئەبێ بە یەکێک لەو ڕێڕەوانەی کە عێراق نەوتی لێ هەنارداکەوە دوای ئەو بەندەری جێهان و دانوستان لە نێوان عێراق و ئەمریکا و هەرێمی کوردستان خۆی بۆ خۆی یعنی ئەو کاتە سێ ڕێگا بۆ هەناردەی نەوتی عێراق دروست دەبێت کە لە ڕابردووە لە سەدا 90 پشتی با گەروی هورموزە بەزووە، لە گەروی هورموزیش بۆی ئەم شەڕ و پێکدا داناوە ینی بە ئاسی هەناردەکردنی نەوتی عێراقی بۆ لە سەدا 15 دابەزار بوو. ئەمە خۆی بۆ خۆی هەر هەمووی پێمانەڵێ وەکو بڵێ پێشهاتێکی زۆر باشە بێ بۆ داهاتووی ئابووری عێراق و کاریگەری ئیجابیش لەسەر بەهای دیناری عێراقی دروستەکە و بەخصوصەن ئەو حەوبانقەی کە لە لیستی سزاکانی ئەمریکا هاتوونەتە دەرەوە لەلایەن وەزارەتی گەنجینەی ئەمریکاوە، ئەمەش ئاماژەیەکی دڵخۆشکەرە بۆی کە خستنە ڕووی دۆلار زیاد بێت و کاریگەری ئیجابی لەسەر بەهێزبوونی بەهای دیناری عێراقی دروست کات و لە داهاتووشە ئەو ڕێکار و ڕێنمایانەی کە لەلایەن وەزارەتی گەنجینەی ئەمریکاوە لەسەر بانقەکان داوا ئاکرێت وەکو ڕکوایرتمنت، ئەمە کۆمەڵە بانکی تریش لەم لیستی سزانەیە یەنە دەرەوە خۆی بۆ خۆی هەر هەمووی کاریگەری ئەبێت و پێشبینی ئەەکەم دۆلار زیاتریش دابەزێ. من سێ مانگڕێکە بە بەردەوامی پێشبینیەوەم کردبوو کە دۆلار ئەبێ بێتە خوارخانەی 150 و ئێستاش پێشبینیەوە ئەەکەم یەک ڕۆژ تا یەک هەفتە نرخی دۆلار لە خوار 150 جێگیر ببێ بە چاوەڕانکن تا 146 و 47 ببینێت. یعنی پێشبینیەوە کە بێتە 146 و 45 بابەتانەوە بەمەرج وەکو ئابووری دە پێماڵەت تەبات عوامل لۆخرا. ئەگەر دۆخی ئابووری لە ڕووی جیۆپۆلیتیک و ئیستیقرار بێ سەقامگیر بێت، ینی ئەم شەڕەی ئێران و ئەمریکا پەری زیاتر نەسەنێ هەرچەندکە بڵێن داوای کراوە ئاگر بەس کراوە لەلایەن ئەمریکاوە، ئەگەر ئەمە پەرە نەسێنێت و تا ئاسێکی استیقرارێتی سیاسی لە ناوچەکەیە بەرقەرار بێت، ئۆتۆماتیکی بەڵێ من پێشبینیەوە کەم دۆلار بێتە 146 و 47. خەڵک ئێستا بیکڕێیا بیفرۆشێ دۆلار؟ وەڵی پێم وایە ئێستا پێم باش ئێستا خەڵک هەر هین ناکاتێنی وەکو بڵێ مامەڵە نەکە لەبەری تۆ لە بینی دوو زۆنایە 160 بۆ 146 وانە ئێستا تقریبا نزیک بوونەوەی کێرڤی دۆلار لەو تارگێتی کە هەیەی 146 و 47 نزیک بۆتەوە. بۆیە من پێم وایە ئەو کەسانەی کە ئیلتیزاماتی دۆلاریان لەسرە بێتە خوار 150 بیکردنەوە باشەوانی ئیلتیزاماتیان لەسرە. بۆ نمونە تۆ بەڕێزت قیسی دۆلارت لەسرە، خانوبەرەیە سیارەیە هەر شتێکە ئەگەر بە 148 و 49 بکری پێمە بە زەرر ناکەی باشە، بەڵام تەوسی خەڵکیش ناکەم دۆلار لەم نرخایە بەفرۆشن بەڕاستی، چونکە وەکو باسم کرد مەسایلی ئابووری شتێکمانە پێوتە تەبات عوامل لۆخرا لە پڕات ینی تەحەولاتێ دروست بێت، جارێکە خوانە خواستە بڵێن نایسەقراریەتێکی سیاسی لە ناوچەکەیە دروست بێت، تۆ بێ پێشبینی هەموو شتێ بکەیت. بۆیە ئەوانەی کە ئیلتیزاماتی دۆلارن لەسرە وا باشە بێتە خوار 150 تر 48 49 47 لەو نرخانەیە بیکردنەوە من بەخراپی نازانم و تەوسی خەڵکیش ناکەم بێن لەم کاتەیە دۆلار بەفرۆشن باشە، چونکە وەکو باسم کرد ینی کێرڤی دۆلار لەو تارگێتەوە نزیکتر وەکو لە 160 وانە ئێستا تۆ بە بەراو لەگەڵ 2 هەفتە 3 هەفتە لەمە پێش حساب کە دۆلار نزیکەی 9000 نار دابەزیەوە وانە لەبەر ئەوە وا باشترەوانی کە
هیچ مامەڵەیەکیان نییە ینی بڵین پاران پێ دیناران پێ دەستکاری نەکەن و دۆلاریشان پێ دەستکاری نەکەن باشتر. وەزعی تمەند چۆنە لەم دۆخەیە؟ تمەن بەرز بۆتەوە تقریبان بە نزیکەی لە 105 بەڵێ بە نزیکەی لە 105 تمەن ئەم دەقێت تمەنی حواڵە ئین تمەنی نەقدی ببورن با 150,000 نەرمامەڵی پێوەکرێت 50,000 تمەن واتە 15 ملیۆن 800,000 لە 72 ساعتی ڕابردووە نزیکەی 165 وانە 16 ملیۆن 500,000 بە نزیکەی لە 4 بۆ 5 تمەن بەرزبوونەوەی بەخۆیە بینیوە و ئەگەر بێت و ئەم ئەگەر بەسە درێژ بکرێتەوە جاری کە ئێران بگەڕێتەوە سەرمێز گفتوگۆ لەگەڵ ئەمریکا و پێشبینی بەرزبوونەوەی تمەنی ژەکەم بەڕاستی. بە یەک وشە جواب بەرەوە نزمترین نرخی دۆلار ئەمڕۆ چەندێ بوو؟ تا 149 دابەزی. هەڵبەت ئەمە لە ناو بازارەکانی ئاڵوگۆڕی درای سلێمانی لە بەغدا تقریباً تا 149 600 دابەزی دۆلار. بەڵێ ئەوکە جۆبیسی بوونەوە تایبەت بە دابەزینی نرخی دۆلارە کە ئەمڕۆ هاتۆتە نزمترین ئاسیە و لە ماوەی ساڵێکدا کە 149 800 بووە بۆیە پێشبینیەوە دەکرێت کە زیاتر دابەزێ بۆیە داوا لە هەوڵاتیان دەکرێت پەلەن نەکەن ئەگەر ئەوان ئیتزامیشان بە دۆلارەوە نییە بەو شێوازە مامەڵی پێوە نەکەن یاخود نەیکڕن یان نەیفرۆشن تاوەکو دۆخە جێگیر دەن.